ئەو هونەرمەندەی ڕوخساری بە تاتۆ داپۆشی بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرا. خاوەنی ڕوخسارێکی نامە و ملیۆنان شوێنکەوتە بوو. سوکایەتیکردن بە دینی ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کۆتایی بە سەردەمی ئەمیر تەتەلو گۆرانی بێژی ئێرانی هێنا کە خاوەنی ملیۆنان شوێنکەوتە بوو. ئەمیر تەتەلو ئەو هونەرمەندەی حەزێکی جیاوازی بۆ تاتۆ هەیە و هەموو جەستەی بە تاتۆ نەخشاندووە، تەنانەت شوێنێک لە ڕوخساریدا نەماوە تاتۆی لەسەر نەکرد بێت. بەهۆی زۆری تاتۆکانی سەرجەستە و ڕوخساری و جنێ و قسە نەشیاوەکانی سەدەها کەس بینەری لایڤەکانی ئەمیر تەتەلو دەبوون. دوای چەندین جار لە زیندانیکردن لەلایەن پۆلیسی ئێرانەوە بەهۆی ڕەفتارە نەشیاوەکانی دوجار پیاوە ڕوخسار شێواوەکە بەهۆی سوکایەتیکردن بە دینی ئیسلام و پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێت لەلایەن دادگای باڵای ئێران بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرا. لە پێشووتردا ئەمیر تەتەلو بڕیاری دەستگیرکردنی بۆ ماوەی 5 ساڵ بەسەردا سەپێنرا بوو، بەڵام بەهۆی تانەدانی دادگای باڵای ئێران لە بڕیاری داواکاری گشتی سزاکەی تەتەلو لە 5 ساڵەوە گۆڕا بۆ سزای لە سێدارەدان. ئەمیر تەتەلو کارکتەرێکی چالاکی سۆشیال میدیا بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام بوو. خاوەنی زیاتر لە 4,500,000 فۆلۆوەرز بوو. بەوە ناسراوە کە هەمیشە قسەی نەشیا و دوور لە دابوو نەریدەکان بەکاردەهێنێت. بەهۆی پۆستێکی دژی ژنان و هاندانی پیاوان بۆ ئازاردانی ژنان لەلایەن ئینستاگرامەوە سزادرا و ئەکاونتەکەی داخرا. ئەمیر حوسێن مەقسوودلو ناسراو بە ئەمیر تەتەلو گۆرانی بێژ و ئاوازدانەری ئێرانی بەرەچەڵک ئازاریە و لە تارانی بایتەختی ئێران لەدایک بووە. خاوەنی سەدان گۆرانیە بە شێوازی ڕاپ و هیپۆپ.